سڵاو و ڕێزی شڤان ئازاد مستەفا لە بۆ هەموو کوردێکی باشەڕەف لە کوردستان چاوی یەکە بە یەکەتان ماز دەکەم سوپاسی هەمووتان دەکەم گوێگری ئەو گرتە ڤیدیۆی من بن زۆر جیا لە گرتە ڤیدیۆیەکانی دیکە بابەت ڕوونکردنەوە سەبارەت بە کێسەکەی خۆم وا دیارە ئەوڕۆ لەگەڵ دوو پارێزەری خۆبەخش کاکە ئاسۆ هاشم و کاکە ئومێد چوون بە دوای کێسەکەی خۆمدا وا دیارە ئەمن لە مادەی 433 لزنەی تاقیقی لە دایرەکەی خۆم دەستگیر کرام 433 سزادانی عراقی لە پەرلەمانی عراق ساڵی 1968 وا دیارە مادەکەی من گۆڕدرایە لە بۆ 226 وا بزانم ئەویشان هەر مادەی سزادانی عراقیە ئەو مادەی کە ئەمن ئێستا لەسەری کێسەکەم لەسەری بەردەوامە دەڵێت لەو فەقەڕەی کە دەڵێت ئەمنی پێ تاوانبار کرایە دەڵێت لە خلالی 6 مانکە تا 7 ساڵ زیندانی بکرێت یاخود پێشماردن پێم بژمێردرێ غەرامان بکرێت کێسەکەی من جارە یەکلایی نەبوویتەوە بەس پێم باش بوو هەموو خەڵکی کوردستان ئاگاداری ئەو مۆزوعای من بن ئاگاداری ئەو کێسەی بن طبعا من ڕووکردنەوەم هەیە گرتە ڤیدیۆیم هەیە لەسەر دوو کابینە کابینەی یەکەمم کاک دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە و دووەمیان کاک نێسیروان بارزانیە گرتە ڤیدیۆیەکانم لەکنە ئامادە و ئاماژە بەوە دەکەن کە گوایە گەندەڵی لە حکوومەت هەیە بەڵێ هەیە لە خۆیان باز لەوە دەکەن جەنابی شڤان ئازاد مستەفا هاتووە بە باسکردن و بە ڕسواکردن و بە جنێودان و بە قسەی کۆمەڵە کشتی شەقام هاتووم باز لەو گەندەڵیانە دەکەم هاتووم داکۆچی لە مافی خەڵکی هەژار و بە ئەمەک و بە شەڕەفی کوردستان بکەم جەنابم لەسەر ئەو کێسە دەستگیر کراوم یاخود ئەوتە عەلەی مەحکەمە دەکرێم خەڵکی بە شەڕەفی کوردستان و بە ئەمەک ڕێکخراوەکان کۆمەڵگەی مەدەنی ڕۆژنامەنووسان میدیاکاران هەمووتان ئاگاداری ئەو کێسەی من بن شڤان ئازاد تەشیری بە هیچ کەسایەتێک نەکردیە و ناشترسێم ئەگەر بم کردبایە هاتووم داگۆچیم لە مافی خەڵک کردووە داوا لە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەم بە دوای ئەو کێسەی مندا بێت داوا لە هەموو بەرپرسەکان دەکەم داوا لە کاک سۆران عومەر کە بە دوواداچوونەکی زۆری لەسەر کێسەکەی من کردیە داوا لە وەزیری ناوخۆ داوا لە هەموو ئەو کەسانە دەکەم کە ئاگاداری کێسەکەی منن بە دوواداچوون لێ کەسەکەی من بکەن ئەگەر زۆر عیبە زۆر عیبە باز لەوە دەکرێت حکوومەتی بەغداد باز لەوە دەکرێت گەندەڵی هەیە و نازانن چە فەرموو چاکسازی لە بەغداد دەکرێت عەیدەر عەبادی هاتە چاکسازی لە بەغداد بکرێت وەکو گەنجەک هاتوون قسە دەکەم لەسەر گەندەڵ و دزەکان قسە بە گەندەڵ و دزەکان دەکەن دەستگیر بکرێم زۆر عیبە باز لەوە مەکەن بەغداد هاتووە غەدر لەمە دەکا وەرن بە دوواداچوون وێ کەسەکەی من بکەن بە هەزارەها گەنجی وەکو من ڕسوا کرا بە هەزارەها گەنجی وەکو من لە ڕێگای ئەوروپا خکێندرا کوشترا مرد بەس هاتاکەینێ پێتان وایە شڤان ئازاد دەستگیر بکرێ بە ئاسانی دەستگیر دەکرێ مەسەلە چ کوردێ دەرێ بەرخی نێر لۆ سەر بڕین باشە تەعەدا دەکەم لە عایلەکەی خۆشم تەعەدا دەکەم دیسان ئەگەر واز لە من بینن عاشا لە من بکەن بێگومانم عاشا لە من ناکەن دەزە و کێسەی خۆمەڵ ناگرم خەڵکی بە شەڕەفی کوردستان ئەگەر پێتان وایە شڤان ئازاد سومبڵی ئازادی بی لە کوردستان وەرن بە دوای شڤان ئازاد و دەنجی شڤان ئازاد هەڵبژێرن خوای گەورە بە پشتیوانی خوای گەورە ببورن بە پشتیوانی ئێوە بەردەوام دەبن زۆر بێتاقەتم زۆر بێزارم
بڕوا بکەن ئەو چار گەنجەی کە خگەندرا لە ڕێگای نەمسا لە ناو شاعینە هەتاش بێنە خەوم لێنە کە تێ خەفەتم پێی خواردیە بێتاقەت بوومە بەس ساتاکەینێ ئەوانەی کە یاسا بەرامبرم بەکاردێنن لۆ یاسا بەرامبەرەوە بەکارنێن دوو جار تەقەم لێ کرایە لە شارۆچای عەنکاوە سەر بە هەولێر لە عەنکاوە ئەگەر ئەنگۆ خۆتان پێ یاسایە و یاساتان پێسەروەرە بەهات بانایە بتان گوت بە شڤان ئازاد دەستان لە پشتمدا بە وەرە کێشەی تو چییە ئەو کەسانەی کە پێیان وایە ئەمن مەعاشخۆرم و تەکسیمێ وەزعم زۆر باشە لەسەر خۆم بە جواب ناتیمە لەسەر جەنابەت بە جواب هاتیمە خەڵکی بە شەرەفی کوردستان کار بەدەستەکان بەسە خەڵک لێتان بێزار بووە وەرنە جواب پێتان وایە شڤان ئازاد دەستگیر بکرێت و دەمی قفڵ بکرێت زیندانی کردنم بە 7 ساڵ هاتنە دەرێم 2 ساڵ بێدەنجی نانوێنم کەس ناتوانێت بێدەنجی من بنوێنیت مەرگم پێش ئازادی خۆم دانایە بەسە ئەی هاوار بەسە خەدرمان لێ دەکرێ قەیرانەکان یەک لە دوای یەک کوردێکی بە شەرەفم عەزم لێ کوردستان پارێزراوە بی ئەمان بی گەنجێکی وەکی من گوناعە هاتیمە قسە بە دزوو بە گەندەڵەکان دەرێم دەستگیر بکرێم سڵاو ڕێزی شڤان لە هەموو کوردێکی بە شەرەف ئەوانەی کە پێیان وایە لە پشتی کۆمپیوتەرەوە قسە دەکەن شڤان ئازاد ئەوها بڵێ بە قسەی کەس هەڵ ناخەڵەتێم ئازادم ئەگەر دەتانەوێت سمبڵی ئازادی لە کوردستان هەبی دەبمە سمبڵی هەموو گەنجێکی کورد لە کوردستان پشتگیری هەمووتان دەکەم ئەوەشم پێ قایلە بەوەش ڕازیم دەستگیر بکرێم لە سارەدارە بدرێم لە جادە تەقەم لێ بکرێت بەڵام وەرن پشتیوانی من بکەن ئەگەر پێتان وایە خەڵک بێتە سەجادە و ڕاپەڕین بکات و پشێوی لە کوردستان دروست بکەن نە وەرن بە یاسا بە قانون بە قسەی حەق با بیسەلمێنین گوایە شڤان ئازاد تفی کردیە عایبە ئەو تفانە زۆر لە میدیاکان جێمان لێ بوو قسەی گەورە دەکرا بە قسەی خۆش کەس جێ لێ ڕانەدەگیرە پێم وابوو بە تف ئەوجا بە قسەی ناشرین ئەوجا جێم لە ڕادەگیرێ نەوەکۆ من هەر گەنجێکی کوردستان باشە برای بەڕێزمەوە کوردستانە ئەوەش بەغداکە چاکسازیەکانی بەغدا و کوردستان جیاوازیەکان ببینن گەنجانێک پێیان وایە لە کوردستان ئازاد نین کە دەچنە دەرەوەی وڵات ئازادن بەداخەوە لەو نیشتیمانە دەژین بەداخەوە گەنج نەما لە کوردستان بەداخەوە ئاخر قسەی من ئاخر پەیامی من ئەوەیە کێسەکەی من یەکلایی نەکرایتەوە و یەکلاییش دەکرێتەوە پاش دەژم و لەسەر ئەو کێسەی خۆم قسە ناکەم لەسەر ئەوە قسە دەکەم ئازادی ڕادەربڕینی تاکە کەس لە کوردستان دەمەوێت ئازاد بم بە ئازادی بژیم خاوەنی 2 منداڵم پێم ئاساییە لە زیندان بکرێم پێم ئاساییە لە شەقام تەقەم لێ بکرێ لۆ جەنابەت زۆر عەیبە لۆ جەنابەت زۆر عەیبە گەنجێکی ئاسایی هاتی قسە بە من دەڵێ نەخاوەنی منداڵی نەخاوەنی خێزانی هاتیم تەزعیە لۆ ژیانی خۆم دەدەم لەسەر جەنابەت هاتیمە لەسەر هەموو کوردستان قسە دەکەم لەسەر هیچ عەزبەک لەسەر هیچ عەزبەک بە تایبەتی قسە ناکەم و لەسەر هیچ عەزبەک بە تایبەتی نادوێم لە قسەکانم تەشیرم نەکردیە هاتووم قسەم بە گەندەڵ و دزەکان گوتیە پەشیمان نیمە ڕازیشم بە قانون بە لە سێدارەدانم یان زیندانیکردنم یان غەرامەم قانون سەرسەرم سەروەرە لە کوردستان حەزم لێ قانون تەطبیق بکرێ بەڵام قانونەک نا خەڵکانێک لە پشتی قانونەوە ئیش دۆ قانون بکەن و
ئەمنی پێتەشجی بکەن سڵاو ڕێزی شڤان ئازاد چاوی یەک بەیەکەتان ماز دەکەم حورمەتم هەیە لە بۆ هەموو کوردێکی بە شەرەف لە کوردستان ئەوەتان لەبیر نەچی شڤان داکۆچی لە مافەکانی خەڵکی هەژار و لێ قەوماوەنە ئەو کەسانی کە لە کوردستان بێزارن دەیانەوێ ڕوو لە دەرەوەی کوردستان بکەن مەڕۆن تکاتان لێ دەکەم مەڕۆن وەرە شڤان ئازاد و عەبدولکەریم و فاتم و ئەحمەد و عەلا و بەسێ داکۆچی لە مافەکانی خۆمان بکەین بێین بیگەێنین بەمە چارەسەر دەکرێت بەوە چارەسەر ناکرێت ئەمە بڕۆین لە کوردستان گەندەڵ و دزەکان مافیمە بخۆن سلااو ڕێزی شڤان ئازاد چاوی یەک بەیەکتان ماز دەکەم